یەکشەمانە خۆپیشاندانە دەکەن. یەکێکە لە مامۆستا سزا دراوەکان وەک خۆی دەڵێت لەلایەن پەروەردەی هەڵەبجەوە ناوی تۆمار کراوە و لە لیستی ئەوانەدایە بەهۆی بەردەوامی بایکۆتەوە نەگەڕاونەتەوە قوتابخانە. مجاهید دەڵێت بوونی ناوی لە لیستی ئامادە نەبووندا سەربەرزیە و لە ڕیزی مامۆستایاندا دەمێنێتەوە و لەسەر داواکاریەکانیان بەردەوام دەبن. بە تاکید کاریگەری دروست ناکا و ئێمە موکورتر و سوورترمانەکە و ئێمە ئەم غیابدانە بە غیابی شکۆمەندی ئەزانین، ئێمە تاجی شکۆمەندی خراوەتە سەرمان، بە تاکید سوورترمانەکە چونکم بەڕاستی خودی سزاکە سزایەکی نایاساییە، میزاجی تیا بەکارهێنراوە، هەنێک کەس غیاب دراوە بە یەکەوە نەچوونەتەوە، هەنێک غیاب دراوە هەنێک غیاب نەدراوە، لە بەرەومە غیابێکی نایاساییە. تەنانەت خەڵکانی غیاب دراون ئیجازەی عمومیان هەیە، ئیجازەی دایکایەتیان هەیە، لە ماڵەوەن غیاب دراون، کەواتە غیابێکی میزاجی هەمەجی زۆر عەفەویە و زۆر نایاساییش. سزا و غیابات وەم شتانە هەر زووش ڕامانگەیان لە کۆنگرێ ڕۆژنامەوانیە کە بێمنەتین لێ تەنانەت فەسڵیش. لەسەر داوای زۆرێک لە خۆپیشاندەران لە مامۆسایان وتیان مادامێت لە ئێستا گەرمەی غیابدانە و ئێمەش کردومانە بە عادەت یەکشەممان خۆپیشاندان بکەین، یەکشەممان لە شارەکانی خۆمانانە بێ جۆرێک لە لاوازی پێوە دیارە بێن، نەخێر با یەکشەممە لێرە بە گەرم و گوڕی 18 مانگ لە هەڵەبجە و لە سەی سادق و لە شارە زور و لە پێنجێن و لە شارەکانی تریش یەکشەممە لەسەر شەقامی خۆمان بین وەک تەحەدای ئەو سزایانە و ئەوەی دەباشان هەڵگرین بۆ ئەنگاوی داهاتوو. پەروەردەی هەڵەبجە بە دوو لیست 114 مامۆستای بە ئامادە نەبوو سزا داوە. لە 6 مانگەوە ڕێکارە یاساوی و کارگەڕیەکان بەرامبەر مامۆستایان دەستی پێکردووە و تا ئێستاش بەردەوامە. جگە لەوەش مامۆستایانی وانەبێژیش بەدەرنین و سزاکان ئەوانیشی گرتووەتەوە. بێوەی ئەوان بیریان لێ کردوێتەوە غیابی ئەو کەسانەیان ناوە کە خزمەتکاری خۆپیشاندانەکان و سەرپەرشتی خۆپیشاندانەکانەکەن، بەڵام بە پێچەوانەوە ئەگەر خەڵک نیەتی هەبوو بێدەوام بکە، خەڵکی هەڵەبجە و هەورامان و شارە زوور و هەڵکەوتووە هەتا فشاری زیاتری لێ بکەی ڕەدەلفعلی زیاترە بێ، خەڵکەکە زیاتر سوور بۆ لەسەر خۆپیشاندان بۆ بەدەستهێنانی داواڕەوەکانی خۆی. لەناو سزادانەکانیشا دیسان نایاسایی هەیە. خۆی چۆن سزادانەکان نایاساییە؟ چونکە من مامۆسایان بۆ داواکردنی مافی سەرەتایی ترین مافیان هاتوونەتە سەر شەقام، تا ئەم دقەیە زۆرینەی دەنگ لەگەڵەوەی کە ئێمە شەقام چۆڵ دەکەین و هیچ فشارێک سەرمان نەکاتەوە. 5 مانگە مامۆستایان و وانەبێژان و بەشێک لە فەرمانبەران دژی دواکەوتنی موچە و بەردەوامی ڕاگررتنی پلەبەرزکردنەوە دامەزراندن، خۆپیشاندان و ناڕزایی دەردەبڕن و بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە. هەرچەندە ژمارێک لە قوتابخانەکان کراونەتەوە، بەڵام جارێکی دیکە ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی ڕایگەیاندووە گوێ بە فشارەکان نادەن، ئەوەی دەستیان پێکردووە بە دەستکەوتەوە کۆتایی پێدێنن. سامەر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.